ئێمە ئەمڕۆ لە ڕۆژگارەکەن عەزیزەکانم تەوبەی کولیمان بۆ ناکرێ، ناتوانین تەوبەی کولی جێبەجێ بکەین، واتە هەرچی گونا هەوازی لێبێنین تەرکی تەواوی گوناهەکان کەن. ئەمە ڕوتبەیەکی زۆر گەورەیە، ئەولیای زۆر گەورە بە ریاضەی زۆر گەورە بە خۆمانوبوونی گەورەت پێ ئەگەن. بەڵام ئەکرێ یەکێک گوناهەکانمان تەحدید بکەین. بنمونە گوناهی غیبەت تەحدید دەکەم، بە هیچ شێوازێ گوناهی غیبەت ناکەم. ئەمە کۆنتڕۆڵم کرد، نەفسم مطمئنە، ڕقم لە غیبەت بوویەوە، ئیتر ئەوە نەفسەکەت بوو بە مطمئنە. هەندێک جار تێکەوتیتەوە، ئەوە لە وامەیە، هەندێک جار کرد و گوێت نەدایە و هەندێک جار ئەوە بریتێ لە چی مەسئولە. ئەگەر هاتوو بینە هاو بە مێشتا تەوبەیەکە کرد و ئیتر بە خراپی ڕۆیچوویتەوە ناو غیبەتەکەت، ئەوە ئەکاتە نەفسی ئەمارە بالسوء. خوا پەنا من بە. بۆیە عەزیزەکانم یەک گوناهەکان ئەبێت تەحدید بکەین و یەک تەوبەیەکی زۆر سادقانە و ڕازگۆیانە لە بینی خۆمان و خۆیان جێبەجێ بکەین.